خۆزگە شتێکە بەڵام ئایا خۆزگەتە دی شتێکی ئەڵێ بە حیا بێرە حزور بە ئەدەب سوش دەبەرە ئەمە لە هەڵەبجا کۆوە بێتەوە بەڕاستی هەڵەبجە لای من ئەمەندە پیرۆزە یعنی دانسقەیە لەبەرەوە شانازیە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان واموت بێ و فەخری شاگەریەوەش بتوانن بن وەکو هەڵەبجە یەقوبوو بکەن چونکە من بەری درەختێکم شرۆیەکی هەڵەبجەیە لەبەرەوە جێگەی شانازیە کە هەم هەڵەبجەی بم و هەم شانازی بە هەڵەبجە و هەڵەبجەیەکانەوە بکەم من کورد لە هەر شوێ دنیا هەبێ خزمەکاریم لەوێم کە میلەت تووشی داڕمانە بێ پێویستە بگەڕێنەوە بۆ پەروەردە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان کە دامان بەرزانووە یعنی گەڕانەوەی بۆ پەروەردە دامەزراوەی کەریمی عەلەکە ڕەمزە جوانەکەی 100 ساڵ پێش ئێستا کە شێخی نەمرمان شێخ مەحموود دایناوە مرۆڤێکی گەورە و مەزنی سریانی یا مەسیحی هێناوە کە بازرگانێکی بە ئەمەک بۆ خاک و بە نیشتیمان کردوێتی بە وەزیری پەروەردە 100 ساڵەوە بە سەیری ئەو وەزیرە داراییەی کە ناوی کەریم عەلەکەەوە چەند دەستپاک بووە چەند سەربەرز بووە چۆن خزمەتی گەل و نیشتیمان و هەموو ئاینەکانی کردووە لەبەر ئەوە بەڕێی من حتا مارگرێتیش کە ڕەمزێکی جوانی پێشمەرگەیەکی شەهیدی شۆرشی ئەیلولا ئەمانە مێناوە کۆم کردوێتەوە بۆ ئەوەی خزمەت و خزمەکاری ئەو نیشتیمانە بن و بە هەمومان بتوانین دایکی نیشتیمان سەرخەین و هەمووشمان کاتە خۆشەکانی ژیان تەرخانکەین بۆ نیشتیمان کە هەڵەبجەش بەشێکە لەوە ئەمڕۆ چالاکیمان بۆ مرۆڤێک کردووە ناوی حەکیمە مەلایە ساڵەحیشە ڕسوول گەمزاتۆ بەڵێ وەختی خۆی کە من لە دایکم باوکم ناوی نام ڕسوول یعنی نامەبەر یعنی نامە ئەگەێنێ بۆ ئێمە حەکیمێکمانێ فعلەن حەکیم دەرچوو مەلاشە مەلا بە معنای پڕ بە زانست و بە عیلم ساڵەحیش ئەو مرۆڤە ساڵەحە دەرچوو کە لەبەر چاوی هەموومانە مامۆسا حەکیمی مەلا ساڵەح ئەدەب و عیلم و مەعریفەی لێباری لەبەرەوە زۆر دڵخۆشم